بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و ئەزیزانمان خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک بە دیداریەوەی خۆشەویست شادەبینەوە. ئەزیزان و خۆشەویستان، بەرنامەی دوانگەی خەڵک ڕۆژانی یەکشەمان و چوارشەمان دێتە خزمەتیەوەی ئەزیز لە ڕێگەی پەیوەندیکردن بە بەرنامەکەوە هەر جارە و قسە لەسەر تەوەرێک ئەکەین پێکەوە، تەوەرەکە ئێمە دیاریەکەین، ئێوەش قسەی زیاتری لەسەر ئەکەن. ئەو گرفتانەی کە بەرۆکی خەڵکیان گرتووە و ڕوبەڕووی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بنەوە لە تەواوی بەشەکانی ژیان ئەگرێتەوە، تەواوی سێکتەرەکان، تەواوی وەزارەتەکان، تەواوی بابەتە کۆمەڵایەتیەکان، عورفیەکان، تەنانەت هەندێک بابەتی ئاینی قسەمان لەسەر کردووە لە ڕابردوو. هەموو ئەمانە بابەت و تەوەری جیاوازن، توانیومانە تیشک بخەینە سەریان بە شێوازێک لە شێوازەکان. دەستخۆش ئەوە کاک نەجاح بۆی دەرنەکەوێت قەڵەمی بۆ هێنام، سوپاسێکم، دەست خۆش بێ. باشە ئازیزان و خۆشەویستان، لە ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیاریەوەکەین هۆکاری بەرزبوونەوەی نرخی بەنزین لە هەرێمی کوردستان چییە؟ بە حەقەت زۆر ناشرینە تاجیرێک قۆرەخکاری لە بازار دروست بکە و جۆرێک لە ئیستیغلالی بازار بێنێتە کایەوە. بە نمونە ئێمە لە عێراقێکین، بریتیە لە 18 یان 19 پارێزگا. ئەم 19 پارێزگای عێراق ئەگەر ئاوا بڕوانی 4 پارێزگایی هەرێمی کوردستان بنزین تایە بە طبعاً عادی 700 دینارە، محەسەن 750 دینارە، سوپەر 850 دینارە. والله ئاعلم وایە. ئەم نرخانە بۆ زانیاریتان لە عێراق عادی و سوپەر و محەسەن و ئەمانە نییە، یەک بنزین هەیە بە 450 دینارە. بە نمونە لە شاری بەغدایان، شاری کەرکوک، طبعاً شاری کەرکوک بە حکمێوی نزیکە لە هەرێمی کوردستان و پارێزگەکانی هەرێمی کوردستانەوە، کردویانە بە پسوڵە. ئەگەر پیتاقەیەکت پێ نەبێ، پسوولەیەکت پێ نەبێ، ناتوانانی بچیتە بەنزینخانەکەەوە. ئەویش بۆ ئەوەی کاری قاچاقچێتی بە بەنزینەکەەوە نەکرێ و بهێنرێتە هەرێمی کوردستان. ئەمە ڕوویەکی زۆر زۆر باشە. هەندێک لایانی سەلبیشی هەیە، ئەویژەوەی تیجارەتکردن بە مۆرەخە و پسوولەیە بە گران ئەفرۆشتێ و بە هەرزان ئەکڕێ لە هاوڵاتیان و وەلحاصڵ تیجارەتی پێواکرێ. بەڵام بە هەر حاڵ خۆ دوجار ئەم بنزینە بە 450 دینارە لە کەرکوک کە 1 سەعات لە سلێمانیەوە دوورە، 100 کیلۆمەتر لە سلێمانیەوە دوورە، بنزین لەوێ بە 450 دینارە. لە هەرێمی کوردستان کە دوو کۆمپانیای سەرەکی وەک باسەکرێ، دوو کۆمپانیای سەرەکی دەستی گرتووە بەسەر هاوردەکردنی بنزین و مشتەقاتی نەوتی، پێکاتەکانی نەوت و بنزین و گاز و نەوت و ئەمانە، کە وەک باسەکەن دوو کۆمپانیای سەرەکی، دوو حیزبی سەرەکیە لە هەرێمی کوردستان. با ناوی کۆمپانیەکان نەهێنم، پێویست ناکە، بنزینە هێنن و بە گرانەی فرۆشنەوە. ئەم بەیانیە من لەگەڵ خاوەن بنزینخانەیەکە قسەم کردووە، ئەڵێ ئێمە لە لیترێک بنزین 25 نوقتەمان بۆ ئەمێنێتەوە. 25 نوقتە نازانم مەبەستی سنتە، مەبەستی نوقتەی 1 سنتە، نازانم مەبەستی چییە. وەلحاصڵ ئەڵێ 25 نوقتەمان بۆ ئەمێنێتەوە لە لیترێک بنزین. باشە، ئەی چێ ئەمەی گران کردووە؟ لەو کۆمپانیا زەبەلاحانەی کە لە ئێران و تورکیاوە بنزین هاوردە ئەکەن ئەیهێنن بۆ ئێرە، ئەوان گرانیان کردووە. جوملەکەیە بڵێن خەزانەکان ئەوانەی کە بنزین هێنن لێرە خەزنی ئەەکەن، دوجار بە گرانەی فرۆشنەوە بە بنزینخانەکان، بەخەوان بنزینخانەکانیش بە گرانەی دەن بە خەڵکی. بە نموناڵێ بڕۆ هەموو بنزینخانەکانی سلێمانی نووسراوە مەسەلەن عادی 700 دینار، محەسەن 750 دینار. خۆ ئەگەر ئێمە زیادمان بکردایە، کەسێکی نووسی 725، یەکێکی نووسی 725 کەم، ئەمە قسەی ئەوان بوو. بۆ گران کراوە نازانی، دۆلار بەرزە. باشە، دۆلار لە عێراقیش هەر بەرزە. ئەی بۆ لە بازیانەوە بنزین ئەڕوا بۆ عێراق، بۆ کەرکوک و ناوچەکانی تر، بەڵام لەوێ بە 450 دینارە، لێرە
بە 750 ئەمە چییە کە سەری لێ دەرناکە ئەم ئیستیغلالکردنی بازار و تاڵانکردنی گیرفانی خەڵکە دوجار ئەچێتەوە گیرفانی چیە ئەمەیان نەزانراو نییە ئەمەیان زانراوە ئەزانین چێە ئەزانین بۆ نمونە سنووری سلێمانی حکومەکەی چۆن چۆنیە و سنووری هەولێریش حکومەکەی چۆن چۆنیە بەداخەوە خۆزگەوانە بۆیە خۆزگە ئێمەش لە هەندی ڕووەوە هەر تابعی عێراق بووینایە بۆ ئەوەی حەدی ئەقل هاوڵاتیان زەرمەند نەبوونایە لە کڕینی ئەم بنزینە دوجار هەڵاوسان لە بازارە دروستەکە و گرانی هێنێتەکایەوە و کابرا پیکابێکی پێەیە تەکسیەکی پێ لە بەیانیەوە تا ئێوارە کاسبیەکە لە بری ئەوەی جاران 3000 وەربگرتایە بۆ نەفەر بیگەیانایە بۆ 10-15 کیلۆمەتر دوورتر لە خۆی 3000 وەرگتایە ساڵە 4000 وەرەگرم لە بەرەوەی بنزینەکەم گرانە ئیتر نازانین بەرەو چۆوە ئەڕوا ئەمانە هەمووی گرفتن بەرەوکی هاوڵاتیانی گرتووە بۆیە پێم خۆش بۆ ئەم سەرەتایە قسە لەسەر ئەو تەوەرە بکەم و ناوەڕۆکی ئەم تەوەرەتان بۆشی بکەمەوە کە قسەکەمان لەسەر بابەتی بنزینە تەبەن ئەم قۆرخکاریە هەر بنزینی نەگرتووەتەوە با بزانن زۆربەی شتەکانی ئەو شتانی گرتووەتەوە کە بەدەست ئەم دوو حیزبەوەیە ئەم دوو حیزبە سەرەکیەیە بۆ نمونە لە ڕابردووە باسی هاوردەکردنی هێلکەیان کردووە مریشتیان کردووە گۆشتیان کردووە دووجی حیوانیان کردووە لە ئێستاە لە ناو خۆیان بۆ نمونە باسی کارتی موبایل ئەکرێ کارتێکی موبایل 5,000 بۆ پڕەکاتەوە بۆ ئەبێ بە 6,250 دینار بێت 10,000 بۆ پڕەکاتەوە بۆ ئەبێ بە 12,000 و ڕوبعێک بیان 12,000 دینار بێ هەموو ئەمانە پرسیارن بەڕاستی نازانین وەڵامەکەی لە کێ وەربگرین بەس ئیتر قسەی لەسەرەکەین و ئەمانوێ بگەینە نەتیجەیە کە ئایا ئەم دزی و فزیە چی ئەیکا کاک زانە لە هەولێرەوە فەرموو هەموو کاتت باش کاک زانە بەرزۆی نرخی بنزینەوە بەڵێ کاک برای بەڕێز بەخوا لەو کوردستانی سوودی نییە چی نییە لەو کوردستانە هیچ شتێک سوودی نماوە یعنی بۆ هاوڵاتی فەقیر سوودی نییە باشە ناوەڵا سوودەکە پێدرێت لەو کوردستانی شخصەکەیە پارەیە دەورەمەندە لە خۆی خۆشاندان ناکە یعنی کابرا داوای ماچ خۆی ناکە هەشی هەیە فەقیرە هیچی نییە ئەو ناتوانانی بێتە سەزادەی یان دەکوژرێ یان نەگیرێ یان لێ دەدرێ یا تاعام پێ پڕدەکرێتەوە لە وڵاتە هیچ شتێک یا ئەوتە دەبی خەڵک ڕاپەڕێ سەرتاسەری ئەوانە چەند شتە لەسەر خەڵک گرانکەن خەڵکەکەش هەر لە ماڵەوە دانیشێ واتە بەس گوێ بگرێ بەس سەیری بکە ئەوانە خراتی دەکەن ئەوتەوە بەنزین خەستەخانە مەهاژ نییە کاسبی نمایە یەک کارچێ بە وڵاتی نمایە باش واتە هۆکارەکەیشی ئەم دەسەڵاتەیە کە ئێستا حکومی کوردستانەکە والله برام كاك راسي ورخاني او هذه او صفه لكن كاك زانا صوتي خراب كاك زانا صوتكت نازانم بو خراب بو خينيت لا دينيا أوانا راحمنا كان آخر حسيدة كان بله هذا خارج لما الله تعالى شيء سيد ترى الرسول مكتوب بقول أنا بجرينو كثيرين ناس ما تخون عن لكن أنا خلاص السلام يصير عادي إيش تقولين ما لو واقعي داشتين حلوة بيجاز الله تعالى بزيبي بەڵێ دەست خۆش بێ سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت کاک زانە ئازیزان ئێستا بەرنامەکەمان ڕاستەوخۆ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆ ئێوە گوازرێتەوە ئەوی کە ناتوانێت لە تەلەڤیزیۆنەوە بینەر بێ لەوە لە خزمەتیان کاک فەهمی قەرەتامۆری نووسیوێتی ئەی باشە ئەم ئەندام پەرلەمانانە خۆگونەحبار نابن بێنە جواب کاک حسێن نووسیوێتی کۆمپانیای پارتی وێچێتی سپاس بۆ کۆمنتەکانتان لێرەدا کاک عەفو خاتووکانی عەلی نووسیوێتی هۆکارەکەی ئەم بەرپرسانەی خۆمانە بە هیچ تێر نابن و ئاگایان لە هاوڵاتیان نەماوە بەناس حەمەجان نووسیوێتی لەبەرەوەی بەمانای ڕاستەقینە سیستمی حکومڕانی لە کوردستاندا بوونی نییە ئافار شەریف نووسیوێتی بەهۆی گەندەڵەکانی یەکێتی و پارتی بە ڕێژەیەکی زۆر ئاگایان لە خەڵک نەماوە
عەلی مەهدی ئەڵێ بەشێکی زۆری پەیوەندی بە خەڵکەوەیە چونکە بە هەموو شێوەیەک بێدەنگن. شاگوڵ عەلیش ئەڵێ من تێ ناگەم نەوتی خاو بەرز بێتەوە یان دابەزێت نرخی سوتەمەنی هەر گرانە. هێمن محەممەد ئەڵێ تا خاوەنی ئەم دوو دەسەڵاتە بین هەر چاوەڕێی قەیرانی نوێین. سابیر مەهدی ئەڵێ بەداخەوە بەرپرسەکانمان لە بەرژەوەندی شخصی خۆیان ئاگیان لە خەڵک نەماوە. شێروان تاهیریش نووسیوێتی بەڕاستی بژێوی ژیانی خەڵک بە هەموو بارێک زۆر قورس بووە. کامەران یوسف ئەڵێ ئەگەر حکومڕانی بەم شێوەیە بێت بەو هەموو قەیرانە بە هەموو کەس حکومڕانی وا دەکرێت. اینجا ئازیزان ئەوەی کە شاگوڵخان نووسیوێتی ئەڵێ من تێناگەم نەوتی خاو بەرز بێتەوە یان دابەزێت نرخی سوتەمەنی هەر گرانە. ڕاستە وەختێک بوو یەک بەرمیل نەوتی خاو بە $18 بوو یان $20 بوو. بەم شێوازەی ئێستا نەبوو بڵین بنزین بەم شێوازە نەبوو. دواتر ئێستا هاتووەتە $60-70 ئەم جاگرانیان کردووە. خۆ ئەو داهاتی دەستی حکوومەتەکەوێت داهاتەکە $، نازانین بۆچی بۆ شێوازەیە. شەهێن خان لە چەمچەماڵەوە. السلام علیکم. سلام ورحمة الله وبركاته. شەهێن خان باسی کار محمود تۆ چۆنی؟ سپاس دەکەم مەمنونم. لە خزمەتان فەرموو. بەرنامەکەتان هەموو خۆشە شەهێن خان سەوتەکەت زۆر خراپە. داوای لێبوردنت لێ یەکەم نازانم هۆکارەکەی چییە. ئەگەر شوێنەکەت بگۆڕی ڕەنگە باشتر بێ. ئێستا گوێمان لە دەنگتە فەرموو لەسەر تەوەرەکە قسە بکە. سوپاسە دەکەم. وەڵا هەم سەوتەکەت قەتع بووەوە. ئەگەر دوایی پەیوەندی بکەیتەوە دووبارە بەڵکو پەیوەندەکەت چاک بێ مام جەوهەر وەرەگرم لە کۆیەوە. مام جەوهەر فەرموو. محەممەد چۆنی؟ باشی مام جەوهەر سپاسە دەکەم. با ئەمە شتا ئاساسەکان باز بکەین. بەڵێ من بە خەڵکی کوردستان دەڵێم 6 ساڵ تەمەن سۆرسی کورد ئەو هەمە نەهاماتەی بەسەر کورد دەهات چێ بەرپرسیارە؟ ئایا خاوەن شەهید و ئەنفال و چنیا باران؟ ئایا کۆدڕەوەکەی کوردستان؟ ئایا خەڵکی ڕۆشنبیری کوردستان؟ شاعیرانی کوردستان؟ بەرپرسە گەورەکانی کوردستان؟ یان دوو بنەماڵە و یەکێتی پارتی؟ بەڵێ یەکێتی پارتی بۆ ساغی ناکەنەوە بێنە ناو خەڵکی کوردستان ڕووی خۆتان سپی بکەنەوە لە هەموو ڕێکەوە. گرانیتان هینە، برسێتتان هینە، دەربەدەریتان هینە، دژمنتان هینە، گران باز و دەرامەتان هاشتە سەر ئەو میلەتەی مانگانە بەبێت چاوەڕ و معاشێ و خەڵکەی دەبڕن. سەعەتا لە میلەتی کوردەکەن. تورک و عەجەمتان هینە. ئەوە تورک بەکەیتەوە خۆی سەعەتا لە کوردەکە بە ناوی مەخموود لە کوردستان داگیر بکە. ئەرێ پارتی بارزانی پێم ناڵێ ئەغزی 50 ساڵەیانی چی. ئەرێ تاڵەبانی یەکێتی بە من ناڵێ ئەغزی 50 ساڵەیانی چی. ئەرێ بە من ناڵێ دژینی ماڵی کوریانی چی. ئەرێ بە کورد ناڵێ بۆچی کورد کرد بە کۆیلۆ برسیفتی کرد و دەربەدەرز کرد. ئەرێ بە خۆتان ناڵێ 2 ملیۆن سەگدارتان هەیە بە تەمای سن بەس بە تەمای ئەوەن لە بەرچاوی خەڵک وەک شەردەمی بەعەش خۆتان نیشان بدەن و سینارۆ دروستکەن و بەڵام پیاوی تورک و عەجەمن. بابا ئێمە سەر بە حکوومەتی عێراقین یان بڕۆن واز بینێ یان وەرن دژەکانتان ئاشکراکە خیانەتەکانتان ئاشکراکە هیچ کە تەعەدا لە میلەتی کورد مەکەن. 190 میلەتی کورد فەوتا. ئەم استخبارات و جاسەکانی سەردەمە بەعەز ئێستا هەمووی بوون بە پیاوی هەر وڵاتانن. ئێوەش پیاوی تورک و عەجەمن. زمانتان کورد بووە خوا ئێوەی ڕوڕست کردی خوا ڕوڕستاکە خوای بە دەردی سەدامی بڕۆن. بەستە تەعەدا لە میلەتی کورد. ڕۆژێک بەنزینە ڕۆژێک ئەوەیە ڕۆژێک ئەوەیە ڕۆژێک ئەوەیە ڕۆژێک ئەوەیە. کارە ساتە هەموو حسابە سیاسەکانی دیکەس بەرپرسیارە. کەس دەو قەوارە تەعەدای کە بەسەر میلەتی کووردا دەڕوات بێپەرسیارە هەموو خاوەن بەرپرسیارە. کەوابی لێرە میلەتی کورد ئەگەر خاوەن غیرەتن لیان ڕافەرن و با بگەڕێنەوە سەر حکوومەتی عێراق بەستە تەعەدا لە میلەتی کورد. ئەگەر ئێوەش پێشی ڕوڕەشیتان بە خۆتان داداوە دەک مبارەکتان بخوایە هەمووتان بە دەردی سەدام وەتان بەسەر بێ تاعونەکتان لۆ بێ خوایەکتان لێ دەرنەچی. ئیتر سپاس خۆحەت. سپاس بۆ جەنابی شت مام جەوهەر.
خوا لەگەڵ خوا ئاگادارت بێ. یابین حوسێن نووسیوێتی خەڵکی ڕازیە هەرچی دەکرێت لە گێلی میلەتە دەبینێ و دەبیستێت بێدەنگە. بەناس حەمەجان نووسیوێتی دەستخۆشیتان لێکم هەر بەردەوام بن. سپاس بۆ جەنابیشت خوشتی بەڕێزی ئێمەی. زیرەک ئینگڵاند نووسیوێتی دەستخۆش بێت هەر بژی مام جەوهەر گیان ئەوەی نووسیوە. زانا جەلالیش نووسێتی هەر بەنزین نییە ئەمە میلەتە بۆ هەر بەنزین دەبینێت بە گرانی هەمووشت گرانە بەسە بێویژدانی. کاکاروان داخرایەوە. عەبدوڵڵا شۆخە نووسیوێتی هەزار ڕەحمەت لێ بێت پیاوی ڕازگۆ. دیارە هەر بۆ مام جەوهەرە دەستی ئێوەش خۆش بێ. سپاس بۆ بەشداریتان، سپاس بۆ بڵاوکردنەوە و شەیرکردنی ئەم تەوەرە بە تایبەت لەبەرەوەی پەیوەندی بە گوزەرانی خەڵکەوە هەیە. بەردەوامی نەزیزان پەیوەندیەکی تر وەرەگرم. کاک مەحموود وەرەگرم لە پیرەمەگرون. کاک مەحموود السلام عليكم كاك محمود دم كاتب باش. عليك السلام ورحمة الله مكاتب باش كاك محمود زور سپاس. دەستخۆشی بەرنامەکەتان لێگەم شتاب دەستخۆشی هەموو ئەو بەرنامانت لێ ئەەکەم کاک محمود کە دیفاعکردنە لە مسلمانان لە هەموو پیرۆزەکانی کۆمەڵگا و ئاینی پیرۆزی ئیسلام لە سەر و هەمیانەوە من دەستخۆشی ئەو بەرنامەتان لێکەم. سپاس دەکەین ئیشەڵا هەرسەرکەوتووە بن ئینشاءالله. سپاس بۆ جەنابیشت. وەڵی سەبارەت بە بەرزبوونەوەی نەفی بەنزین وەکارەکەی دەستی حکومەتی بەناو حکومەتی تر بڵێن بازرگانەکان و مەسئولەکان دەستیان هەیە بڵێن و نەڵێن لەم بەرزبوونەوەی ئەم بەنزینە. باش ئەجا چۆن شتەکانی تریان بەرز کردوەوە ئەمەشیان بەرز کردوەوە بەڵام ئێستا باسکردنەکە ئەمەیە بەڵام بەڕەهی من ئاسانترین شت ئەوەیە کە تۆ بێنیت واز لە تێکردنی بەنزین بێنی یعنی دیارەکە ڕاگری و چونکە ئەمانە هەتا بەنزین سەر بێ مەسلحەتی ئەم دوو حیزبەیە بەڕاستی چونکە خۆرەخیان کردووە وەکو شتەکانی تر بەڕاستی یعنی ئینسانە بێ هۆشیار بێ خۆی هۆشیار بێ یعنی ئەمانەش ئەوە نین کە خەڵک باسییانەکە بۆ شێوەش نین کە خەڵک لێیانە تسیە بۆ ئەمانە بەس درۆیان پێماوە بەس پارەیان پێە بەس یعنی شتێکی ئەو تۆیان پێ نەماوە بەڕاستی خەریکە بەسەرەتن یعنی خەریکە خۆریان ئاوا ئەبێ ئینشاءالله بەئیزنی خوای گەورە. بەڵێ دا هیوادارم خەڵک خۆی وشیار بێ خەڵک یعنی بەڕاستی ئەگەر من ئەگەڕێنەوە بۆ خەتای خەڵکە بەڕاستی هۆکارەکەی میلەتی خۆمانە ئەمە چەند ساڵێکە قوبوڵی یەکەن هەر ئەو حکومەت و هەر ئەو حیزبانە بوو کە خەڵک دەنگی بۆ دان و حەز ناکەم چمە ناو هەنێ تەفاسیلەوە بەڕاستی هۆکاری ئەمە ناهۆشیاری خەڵکە بەڕاستی بۆتە ئەوەی کە ئەم حکومەتەی بەسەر خۆی ئازاڵ کردووە و دەنگی پێدا و ئێستاش هەر خۆی ڕەخنە لەم حکومەتە ئەگرێ و بەیانی لەوانەیە ئەمە جۆرێکە لە بەقەناعەتی من خەڵک چاواشەکردن هەر بەیانی خۆشیە تێ دەنگی پێدا بەڕاستی یعنی ئەبێ خەڵک وەشیار بێ یعنی دەنگ بە چێدا یعنی بەڕاستی ئەوان لەلایەک خاچیان فرۆشت پیرۆزیان نێشتەوە بۆ کۆمەڵگات پیرۆزیان نێشتەوە بۆ ئاینی هەتا پیرۆزی ئاینی ئیسلام ئەم کابرای پەرلەمانتارەکە یعنی ئەو بوو دیفاعی لە فەڕەنسا کرد کە سوگاتی بە پێغەمبەرێکا صلی الله عليه وسلم یعنی ئیتر ئەبێ چی دڵێکە بەمانە خۆش بێ وەڵای من پێم سێر یعنی تر تەواو پێویست ناکە یعنی لەسەر یعنی شتێک ماوە باسی بکەین
دەست خۆش بێ زۆر سپاس بۆ جەنابەت کاک مەحموود هیوای سەرکەوتنت بۆ خوازم خواگەدارت بێ کاک ڕێبین وەرەگرم لە شاری هەولێرەوە کاک ڕێبین هەموو کاتت باش کاک ڕێبین کاک ڕێبینجان گوێ لە دەنگی منە شەبەکەت زۆر خراپە ئەرە وڵات جێەکەت بگۆڕە سوپاسە دەکەین مشاكل انا لو تشتري كورتي يكمش لو الدين لا الدين الشاف بەخۆی هیچ ناگەم هیچ تێ ناگەم کاک ڕێبین نازانم شەبەکەت هەر خراپە جا ئەگەر باشتری کەی زۆر مەمنونە بم شوێنەکەت بگۆڕیە ئەوەش حاڵی شەبەکەی هین تەلەفۆن ئەوەش حاڵی شەبەکەی تەلەفۆن بەداخەوە باش بەردەوامین ئەزیزان تەبان ئەو بەڕێزانی کە کۆمنتیان نووسی و سپاسیانەکەم دیارە باوکی محەممەد لەڕانیەوە باوکی محەممەد بەڵێ کاکە دیارەوە کاتە باش هەموو کاتت باش باوکی محەممەد کاک محمود جان جەنابی ئەحوارت باش بەڵێ جانی من سپاسە دەکەم جەنابەت چۆنی سپاس مەمنونم خوا لێمان ڕازی بی لەگەر هەمووتان یا ڕەب ئەجمەعین ئینشاءالله زۆر مەمنونم مەمنونی جەنابتم کاکە محمود جان مزجێنێکی ناخۆش بە هەموو خەڵکی کوردستان برێم لەوەش گرانتر دەبێت بەڵێ باوەڕم پێ بکە لەوەش گرانتر دەبێت هەرچی ئەتی دەیری لەو کوردستانەی هەمووی بەرەو گرانی بەڵێ لەبەروەی حکومەتمان نییە ئەگەر حکومەت هەبی لە هەرێمی کوردستان بەنزەخانەی حکومی دەبیتن تەداخل دەکەن نالی بازرگانەکان و بازاری ڕەش کۆنتڕۆلی بازاری بکەن بە تەلەفۆنێک چەندیان بێ بنگیتن حکومەت بنزینێت تەوزیع دەکا بنزین دەبی لە بەنزیخانەی حکومی نالی بازاری ڕەش دوو لە ڕووی جەنابەت بازرگانە چاوچنۆکەکان ئەو هاتەلاعب بۆ خەڵکی بکەن براکەی من مستەشفایە حکومی نەمایە خوێندنگاگایەکانە هەمووی ئاخر دەرەجە فاشل حتا فێنکەرەوەی لێ نییە حکومی نەمایە یعنی ئەوە هەبوون و نەبوونی چێمە خوێنکارێک بچی بە مقەباوە باوەشینی خۆی بکە بەنزیخانەی دەرێ جا تو چی دەڵێ چی ئاوا لە دەست کۆمپانیانە کارەبا لە دەست کۆمپانیانە براکەی من ئەو وڵاتە هەمووی بە کەرتی تایبەت کرایە کەرتی تایبەتیش ئەوەی نەی بێ ئیمان و وجدانە بە کەیفی خۆی ئەو ملەتەی دەبڕتەوە بەڵام وەڵڵای کاکە مەحموود قەناعەتم پێ بکە ئێمە بێزار بووین ئەوەندە قسە پێین وەڵڵای تازە لەبەر خاتری جەنابت و بابەتەکە دەستم لە خۆم کرد گوتم بە پەیوەندی بکەم و بەشداری بکەم بێزار بووین لە قسە برام ئەوە حکومەتێکی دیموکراسی نییە بە ڕخنەیەک عارەقە لە خۆی بکە شەرمەزار بی بە عیبەیەک بە نەبوونی خزمەتگوزاریەک بە تاخیربوونی خزمەتگوزاریەک شەرم بیگریتن برایەکەی من ئەوە 30 ساڵە قەیرانی کارەبا لەو هەرێمە حەل ناکرێ یان ئەگەر دەسەڵاتێک بی تۆزێک ڕابردوو مێژووی خۆی خۆش بوێتن هاوڵاتیەکی بێلایەنی وەکو من بێ ڕخنەی نەبوونی خزمەتگوزاری کارەبا دەبیت پێویستە سبەینەکە باندی وەزیری کارەباکە برێ و هاوڵاتیم نۆگلەیە هەیە ئەو هەموو هاوڵاتی هاتنە سەرزادە لە بۆ نەمانی دەرمان لە نەخۆشخانەی شار تا وەزیری تەندروستی تا حکوومەت تا چێ بە نەک ئەو میلەتەوە دێتن کە ئێشتێک و ئازارێک و نەبوونیە چێبیتن براکەی من دەتانم سوێندێ خۆم جیرانەکەی جەنابەت نە ئاویە نە کارەباوەکو پێویست کا حکوومەت کا حکوومەت برای من بەڕاستی پێویستە هەم ئۆپۆزیسیۆن ئێمە چامان لە جەنابتانە لێ ڕوو لە یەکەم جار ڕوو لە قاتی خوای گەورە دەکەین ئەو جا پاشان لەسەر دەستی جەنابتانی لەسەر دەستی پیاوچاکان دیدن ئەو وەزعەبەرە و گۆڕانکاری بڕوە ئێمە دەستمان لە حکوومەت شوشتووە حکوومەت ملەتی فرێداوە کاکە مەحموود جان ملەتی فرێداوە وازی لە ملەت هێناوە دەرێ ملەت چارەسەری خۆت بکە
ملت حل خود بك امن بون منية مجموعة بازرگاني كوتو متجاني او خلقا يعني زور بداخل براسي خلقا تيجري لزنارستان دكا دري اوبوزيسيون جلتا شيلتك كبابر كوتيا دخوالوي وابيدن بو بيها دەست خۆش بێ باوکی محەممەد زۆر سپاس بۆ تێبینیەکانت بۆ قسەکانت هیوای ساغ و سەلامەتیت بۆ خوازم ئەچمە لای باوکی ئەلەند لە هەولێرەوە هەموو کاتت باش باوکی ئەلەند سپاسە دەکەم باوکی ئەلەند دەسەڵاتێکی بەدەست بێ بەڵێ زۆرمان پێمان خۆشە جێمان لەو بەرنامە نەهێت هەموو زانیاریەکمان لەبەردەستە بەتمەزانی دەری ببڕین جوانە خۆشە هەموو کاتێک زانیاریتان پێ بەخشین بەس ئێمە کە زۆر هیوادار ئێوە بەرنامەتان ئیزاعەکانی بەڵێ باوکی ئەلەند بەردەوام بە سەوتیشی خۆشە ئەوە ئازادن بەس ئێمە هەولێر ئاسانین ناتوانین هەموو شتێک برین ئێستاما تەلەفۆنتان بۆ دەکەین هەموو شتێکمان لەسەرە هەموو شتێکمان لەسەر ئەوە کراوە کە سەوتەکانیشمان چۆن دەبیستن جا لێ بەقان دەتوانن بگرن زۆمە لێ بکەن بەس هەموو پێ خۆشە لەسەر بەنزین بیکە دەنگدان بابی ئەلەندی ئەگەر لە قسەکردن لە سلێمانی و هەڵەبجەوە یەک جار ئازایەتی بێت لە هەولێر و دووەکەوە دوو جار ئازایەتیە من خۆشم نقصانت لێ دێدەم هێتا بەنزین لەستۆ زمانە لەسەر بەنزیندانە باشی خەرچی کورد بەتێبگا هەشتە گران دەبێت کاتی زەندان نێزیکە بەنزین گران دەبێت بۆ زەندان گران دەکەن بەڵێ ئەو کەسەی ساعێت کۆمپانیایەکە شەریکەکە ئەو حکومەتە داعای لێ دەکاتن کاتی شەریکە من هەزار کەسم لە تۆ دەبێ ئەویش گرێکاکە ئەمن هەزار دوتا دەکەم بەسە تۆ ڕێم پێ دە باشەکەی گراکەم ئازاد کەم هەتا هەزار کەس لۆ پێیاکەم دەست و چاوت خۆش بێ باوکی ئەلەند من خۆشە هەموو شتێک دەزانێتی من عەبدە سارە سەگدارم صالة حفظة صالة ناجم باب السياسة أو الرؤية بدأ طلعتك زبردستة شركة كانت نتراكب وزندانة من إيش الدنيا شفت الدنيا بذلك لازم بتاعتها يسألون المنافع شخصك عزك من تبدلن ناخيالهم كيان بطوها اگر اتو هزار صوت ملكاتي لوكي انا كي لما هو دارشة جوانا بل منافع عزناك لا وتيبين تلبس عزك بقوش عزان عز مكان جينا بداخل بس أول كذا من بداخل حكاية بعد آخر دي من يقدر صوت مدعوة صوتكش مدعوة بساني سربخوي دعوة كدنجم بيت شبيه سربخوي مرات بين دولات وقعت من عزبانها دەست و چاوت خۆش بێ سپاس دەکەم باوکی ئەلەند خواگەدارت بێ سەوتەکەتیش زۆر وازەح نەبوو بەڵام پەیامەکەت گەیشت سپاس بۆ بوێریت سپاس بۆ قسەکانت هیوای سەلامەتیت بۆ خوازم دووبارە سوپاس بەردەوامی لەگەڵتان ئەزیزان دیارە کاک جەبار قادر نووسێتی برای بەڕێز زەوی شاری سلێمانی تاڵان کرا خەریکی دروستکردنی دووسێ عەلوە و دوکانی دەفرۆشن بە 6 دەفتەر 6 دەفتەر دۆلار یعنی 600,000 دۆلار یەک دوکان 6 دەفتەر دۆلار
ئەمە بەچی دەریهێنێتەوە $60 زۆر زۆرە. سپاس بۆ کۆمنتەکانتان، تکایە کۆمنتی باش بنووسن بۆی بتوانین لێرە بیخوێنینەوە بیخێنە خزمەتیەوەی ئەزیز. ئەگەر کۆمنتەکان گونجاو نەبێ ڕەنگە دوجار نەتوانین هەم بیخینە سەر شاشە هەم لێرە بیخێنە خزمەتیەوەی ئەزیز و بیخوێنینەوە. کاک محەممەد لە کەلارە وەرەگرم. فەرموو کاک محەممەد. کاک محەممەد. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دەست خۆشی بەرنامەکەتان لەکەم قوربانم. سپاس دەکەین کاک محەممەد جان، دەست خۆش بۆ جەنابەت. برای من جا چی شتێک لە کوردستان گران نەبووە، هەموو شتێک گران بووە، چی شتێک گران نەبووە، هەرچی شتێک کردیانە بە ئاگر، هەرچی شتەیە. ئێمە بە ئینسان نازانن، بە مرۆڤ نازان کاکە. ئێمە ئەگەر بە مرۆڤ زانین 20 ساڵە ئاڵف نادەن بە ئێمە. لە هەموو وڵاتی ئار دەدرێت بە مرۆڤ، ئێمە ئاڵفمان نەدەنێ. 20 ساڵە ئێمە ئاڵفمان نەدەنێ. ئەو ئاردەی دەنێ ئێمە ئەیدێنە حیوان و ڕۆین ئاردی تورکیا و ئێران چێنین. کاکە ئەمانە بە ئێمە بە ئینسان نازانن. گەرەکیانە ڕسوامان کەن، ڕسوا یانەوێ ڕسوامان کەن بە قوربان. ئەیانەوێت زەعیف و زەلیلمان کەنا؟ بەڵێ؟ ئەڵێم ئەیانەوێت زەعیف و زەلیلمان کەن، خەیاڵیان خاوە. ئەرە وەڵڵا خوا زەلیلیان کایە. خەیاڵیان خاوە، ئینشەڵڵا بەدڵیەوان نابێ. معقول لە 20 دانە ساڵە من یەک فەردە ئاردم وەرنەگرە لە بایعەکەم، هەموویم فرۆشتێ و دانە بە حیوان و منە ڕۆم هین تورکیەکەن، من ئێرانیەکەن. ئەی بۆ لە کەرکووک وانە، بۆ لە دووس خوڵمات وانە، بۆ ئاردەکەی خانەقین ئەڵەی سفرە. ئەگەر گەرەکیان نییە ئێمە بە حیوان نازانون، ئێمە بە ئینسان نازان. بەڵێ بۆچی بنزین لە خانەقین بە 450 دینارە، خەڵکە ڕوا لەوێ پڕێکا بە 450 دینار، لە کەلارە بە 700 دینارە. معنای چی؟ عێراق نیمان، وڵات نیمان، چیمان ها لەسەر؟ داعش تەواو بوو، هەسار تەواو بوو، نەفت گران بوو، ئیتر چیتان ماوە؟ هەر گەرەکیانە ڕسوامان کەن کاکە، بەخوا لەوە زیاتر هیچ شتێتر نییە. بەڵام خەڵکەکە بێدەنگن، خەڵکەکە هەست بە هیچ ناکەن، نازانم چی لەم خەڵکە. بەڵێ هەر خەڵکەکە هەر ئەوەنە دەنگیان پێ نەداتەوە، حەدیەقەل هەر دەنگیان پێ نەداتەوە، نیانهێنێتەوە سەر تەختە و دەسەڵاتەکەوانی ژەوەیان بۆ ناکرێ. وەلو بەشێکی بە تەزویرەکەن، یەک کەسێ دەنگ نەدا ئەوان تەزویرەکەیان حازرە، تەزویرەکەیان حازرە. وایە ئەوە بۆ وڵاتێکی ئازادە کە تو دەنگ نەدەیان بدەیت. بەڵام ئەو خەڵکە خەڵکێکەیە بە دوو قسەی خۆشە خەڵەتیە. وەڵا وایە خەڵکی خۆماشتی زوو بیرەچێت. خەڵەتیە بە یەک مەرحەبا یەک کاتێ موبایلی بۆ دێبانێ ڕوا دەنگ سەدات. بەشێک لە خەڵک دوای قەرباڵخی کەوتووە بەداخەوە، بەشێک. دەستت خۆش بێ کاک محەممەد گیان، سپاس دەکەم. بە مرۆڤ نازانن برای. سپاس دەکەین بۆ پەیوەندەکە لە کەلارەوە، دەست و چاوت خۆش بێ، خوا گەدارت بێ. چمە لای کاک ڕێبین لە هەولێرەوە، پێما بێ پەیوەندی کردەوە کاک ڕێبین. کاک ڕێبین جان فەرموو جانەکەم. هیوادارم ئەم جارە سەوتت باش بێ لە خزمەتین. مشكلة أمانيا بنزينمانيا نفتمانيا غازمانيا مكتبمانيا جانمان أفريقيا وفيسما أوروبيا و تركيا كانت اللوزة البيري باش عن زينات كنت فكرته باش عاويك دنگ بدم كشي يكشي زبودة نفرودين أنا دارك مالا سهر بسري آقرا يعني لازم يكون ديري بيجين هذا كشي بيجي هذا يعني دارة بدأتو هتا كيني من تكاش كاكا من دشي دورينا بيتين بيما الناس يعني تلف شوية بزان لو نقبتي كردين عربنا بوين انجليز أولا سنصاب الزواج لو نقبتي بناو مسلماني بس بناو لو يجي زينش كذا تما بزان كلنا ما قدرش كذا زور ما ليكريها بس دي يعني مسلمانا راسي جاكا نتش بتي دي مكان كاكا واحد ناقوري كل بحر يا شيء أجودك يا حد ناقوري بس أما نقانك ماني ندينك ماني نا أيديولوجي كيف هي أوها أروه ديكم ده ما إخوان
دەست و چاوت خۆش بێ. فرۆشتی خۆی من حیزب گەورەکان نەکردی کۆیلەی دەستی ئێران ئەمریکا و ئیسرائیل نەبی کاکە دەنگ بدەمە چێ بەم ناری دەنگ بدەمە چێ دەنگ نەدا فەرماوە انتخابات کە تاخیر چۆن دەنگ بەنایەمە پڕ کراوە نێنێنەوە حیزبەکان لێەوە هەم گازکردنە بەنایەم پڕ کرێتەوە وەدم کورد و بیکاکەوە گوتیان وەرە کاکە دەنگێک بدا بەبێ شتێک دەنگەکەمدا و على اساس من توقيع كرابو لا تشا من على اساس بكون توقيع مكديا كاتش كما يخصنا وصندوق دنگدان شيء ده ديوانيا وراي الاوبوزيسيون بو كاتي زور طون ديزو بين ديواني شات باهم وشلي كاتك بخوت صاحبو شي لو استعمل كان لازم يزيد هذا يشوف هاي لا شيء في كان انه الاسادي ملتي رمزوا فيديو الحمايه ونظر كاتك لو ملتي بوكش لو سي خرش شوفوا لهم داري أصلا ذاك مدرسة معنية فرموا أرض واحد هذا صلاة جسدت أما اللي يدخشنوا كاكل اللي يدخشنوا والله عاد وزاروا حتى صار جامعة تخرجوا لما عاد نمسك كان نفارق من شيء يزود إخوات هذا الشيء تام الذي هاي لا يبدأ يعني عندك إذا بتاع وأنا ما صار ذكين هو إذا كان ستاف كده فاكا بس خرج وشتدا بس خوات عنده رمضان بروس سلوت سامانيا إزباني علي عمر صالح سادي كأغاني كده يعني خلق خروجين بروح قضاء فرز ثمانية ساعات بس ساعي من نشخ بروفيسور اوبشن انظم كذا كذكاري من بوكشن ده هو انا تقول في العرب اصلا اللي ده جاي ودو اثباتي او تكريخين ام التي بيها هي بدي امبريا قالوا انه تعاطوا وده يصير بينما توضح لهم الريجن بس اواني كتعاطوا دي برسينا اواني حتى فرض بنوشي يعني حتى تقنوا حتى ما ده كي او جوسه دي خوتان لو خوز مكان لا اخر تمبيت اندرم دانك بوم بدن بزناو الزي كان يتيابين اكل بوز ما كنا دور ما عشان تخرج بردان انا وين سپاس کاک ڕێبین سپاس بۆ پەیوەندیەکە سەرکەوتوو بێ چمە لای کاک محەممەد لە چەمچەماڵەوە کاک محەممەد السلام عليكم. عليك السلام ورحمة الله. بەڵێ کاک محەممەد فەرموو جل دنگما بەڵێ جۆم لێتە تۆ گوێ لە منە كاك محمود جان ئەوە هەموو شتێکیان کردووە بە سعی $4 واپەرسەوە نەبوو ئەوان کردووە دەستەبەی بۆ سوور ئەڵێ $، گرام بۆ دەستەبەی بۆ ئەوە ئەڵێ $، گرام بوو ئەیتر نازای ئەم $ کردووە بەڵێ ئێستا بیانویان گرانبوونی $. هەمووی $، شەوانە دەستەی ئەو پڕیشتی کاک محەممەد خۆم حکوومەتەی ئێمە مشکل لە حرێمی کوردستان بەس خواخوایانە شتێ بێتی و ئاوا گرانی کرد ئەم وەزعا بە دڵی مەسئولەکانە خواخوایانە شتێ بێ ئاوا گرانی کرد ئەزانی نەوت بە $، ئەفرۆشرێ داهاتەکەی بە $، دێتەوە یعنی سە بۆ ئەوان ئیسفادەی هەیە مەسەلەن $، بەرزەوە بووە بۆ ئەوان باشە بەس پارەکەی بۆی کوێ ڕۆخوازانێ وڵا خوا زانێ بۆ شۆڕەوە جا بەنسبەت ئەوەشەوە ئەم خەڵکەش چاوی چووە هەرچی شتێ خەڵکە لێ گرانیە وا گرانیەکە ئەگە خەڵک خۆی وای لێ نەکە لە شو ئەتوانن سادی ئاواش بەرزکەنەوە بەڵێ دەست و چاو خۆش بێ کاک محەممەد زۆر سپاس بۆ پەیوەندەکەت خوال لەگەڵ بەڵێ بەڕێزان دیارە باسەکە باسی گرانبوونی بنزینە ئێمە هەست بە معاناتی خەڵکەکەین لەم سەک و ئازادەوە ئەمانەوێ زۆرترین زانیاری بگەێنین بێەوەی ئەزیز و زۆرترین زانیاری ئاڵوگۆڕ بکەین لەگەڵ بینەرانی خۆشەویستی خۆمان و بۆی خەڵک بێ ئاگا نەبێ لەو هەموو ناعەدالەتی و زڵم و زۆرداری و ستەمەی کە لە شەقامی کوردی ئەکرێت بە ناوەی کوردایەتی و حکومداری تەندروست و ئۆقرەی و ئارامی شار و ئارامی دارایی و ئارامی ئابووری و ئەوانە ئەم حیزبانە ئەتوانین بڵێن زۆر مایە پوچن ئەتوانین بڵێن زۆر نەزانن زۆر نەفامن دەسەڵاتێکی زۆر نەخوێنەوار حکمی کوردستان ئەکا لە هیچ سیستمی وڵاتانە نەبوو لە هیچ سیستمێکی هیچ وڵاتێکان نەبووە
ڕۆژێک بنزین بە 400 دینار بێ و 350 و 400 و 450 بێ دواتر هەڵکشێ بۆ 700 و 750 ئەمە ئەگەر دلیلێک هەبێ واتە ئەگەر شتێک بگەێنێ واگەێنێ کە ئەم دەسەڵاتە زۆر بێ پلان و بەرنامەیە ئەبینین لە وڵاتان نرخی لیترێک نەوتیان بنزینیان هەر مشتەقاتێکی تریان هەر بابەتێکی نەوتی چەندین ساڵە وەکو خۆیەتی بەڵام لە ئێستەیە وای لێ هاتووە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندە نەزانانە مامەڵە لەگەڵ هەموو سێکتەرێکی ئەم حکوومەتە ئەکا خەڵکی وەڕست بووە و بێزار بووە. کاکدانا لە عربەتەوە دارە؟ کاک دارە؟ سلام علیکم. عەلەیکە سەلام کاک دارای جان. دارا کۆنەکەیە تازەیەکیانەوەی کار پەیوەندیمانە کرد جار و تۆ برایەکی ئەزیزی منی کاکە دارای جان. والله من لەسەرەوە ئەزیزەڕۆم ئەبێ ئێمە ئەزیز بین بۆ قورئان بۆ خوای گەورە. بەڵێ کارەبایە موچەیە بوومە لەرزەیە بارانە قات و قڕیە گرانی بازارە چاوچنۆکە پیاوکوژە ژنکوشە هەچیەکە خەڵک لەگەڵ نوێژەکەی ڕاست ناکە. عزیزی من برای من ئێمە ئیماندارین بەس ئینسانین ئەزانین تۆ چۆن ئینسانین لەسەر گیرفانی یەکتریەچین بۆ حەز لەسەری گیرفانی یەکتری جوری جوان لە بەرەکەی نوۆچینە مزگەوت ئەمە ڕەتێکاتەوە بێ بارانی خەتای کێیە خەتای قەومەکەی بە حامەسە جار وتومەتەوە لە هەر پلە و پایەکابی وەزیربی فەڕاشبی پەرلەمانە سەرۆکاتیە بازارە مەزادخانەکەی هەرچێکە خوای گەورە لە سوارچەوەی قەومان ناوێ بە ئەو قەومە لەگەڵ قورئان ڕاست ناکە ڕاستکە خوای گەورە یارمەتیە پێی خوا حافیز. بەڵێ جۆلێمە چاک پرسیارە هەیە جواب بەمەوە کاک دارا ئیسە تۆ قسەم لەسەر بنزین بۆ بکە بنزین بۆ گرانە کاکی من دارا پیاوێکی چاک بێگەڕ نابێت تووکی سەری هەڵناوەرێ کوێی کەب نابێت چاوی کەس نابێت لە تەمنێکی 63 ساڵی 65 ساڵی تەمەنی پێغەمبەری ئیسلام وەفات دەکا بەڵام فاسد بم جەڵتە لێمەیە خۆم پیسەکەم گوشتی لە مێشێ چاو مێشێ بابە جەستە وەکو بنزین و کارەباکە و ڕێگاوبان و بابە باران نابارێ ئەمە خەتای چیە تۆ ئەوم پێ بڵێ دەی باران نابارێ ماساڵە کرد چیەکەی دووشتێ باوکی من خەڵک لەگەڵ نوێژەکەی ڕاست ناکە نوێژ قورسە قورئان قورسە بە بەرنامەیەکی ئێوە یەکگرتوو ناچێ بەڕێواوە ئەبێت یاسوونەوە بە خەوتان کەس تاکی موسڵمان دروست کرد. باش دەست و چاوە خۆش بە کاک دارا گیان ڕۆحەکەی من خوا حافیزی سپاس خوا ئاگادارت بێ خوا لەگەڵ بێ خوا کۆتا پەیوەندی چێم لەگەڵە کۆتا پەیوەندی بەڵێ فەرموو کاک ئیسماعیل لە چوار قوڕنەوە بەڵێ جان قوربان جان هۆکاری بەرزبوونەوەی نرخی بنزین لە هەرێمی کوردستان وەکو هەر وەکو موچە و ئەو شتانەی کە نایدەن بە حکوومەت بۆ خەڵکە حکوومەت بێباکە لە هەموو شتێک زایدەن ئێمە پێویستە بە خۆمان هەستین لەو حکوومەتە وەک کۆمەڵە خەڵک جا بەهێزی چەکبی بە هەر شتێک بێت تا ئەتو یەکگرت و کۆمەڵ و هەموو کە پۆزیسیۆنن پێویستە هەرێک بدۆزنەوە ناکرێ هەردانیشن و بەرامبەرین بڵێن ئەو شتن لێگرانەکەن چینا ئەو میلەتە خۆ هەر ئەمەی ئەوانە دروست کردووە هەر ئەمە ناتوانین لایان بەین و بیان ڕوخێنین بەڵام لەمە گەیشتون کە ئەمە ئێمە ئەچیتە لەوێ ئەیترۆشن بە 450 دوو بۆمە 750 بێ باچی منە بیترسەوەکی خەڵکی ئێمە نەبی هیچ نییە نەبوو پاسی میلەتی ئێمە ینی دەستی لە موشە شوشتووە. بەڵێ دەست و چاوت خۆش بێ کاک ئیسماعیل سپاس بۆ پەیوەندەکەی جەنابەت هەمیشە ساغ و سەلامەت بی. عزیزان و خۆشەویستان تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان باز لە گرانبوونی نرخی بنزین بوو لە هەرێمی کوردستان. سپاستانەکەم بۆ پەیوەندیکردن و بەشداریکردنتان لە بەرنامەکە تا ئەڵقەیەکی تری دوانگەی خەڵک بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.